کۆمیسیۆن لەو پەڕی ئامادەباشیدایە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ئەوان تەواو ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان جەختیش دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک ساختەکاری ناکرێت و هیچ کەس و لایەنێکیش نازانێت چێ دەنجی بە کام لیست و کاندید داوە. هەموو لایەک لە پارتە سیاسیەکان و هاوپەیمانیە سیاسیەکان و کاندیدە سربەخۆکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی و هەموو ئەوانەی بایەخیان هەیە بە کاروباری هەڵبژاردن دڵنیا دەکەینەوە کە کۆمیسیۆن ڕێگەی زۆر تۆکمە و بەهێزی داناوە بە جۆرێک کە گەرەنتی هەڵبژاردنێک بکات بەو پەڕی پیشەیی و بێلایەنی و پاک و بێگەرد بەڕێوە بچێت و هەروەها کۆمیسیۆن بە یەک دووری دەوەستێت بەرامبەری هەموو لایەنە سیاسیە بەشداربووەکان لە هەڵبژاردن و ئەوانەی کە ڕکابەری لەسەر کورسی پەرلەمانی دەکەن و دەنگەکانیان بەو پەڕی ئەمانەتەوە لە ئەستۆی کۆمیسیۆن پارێزراوە. کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین تەواو خۆی ئامادە کردووە و چاوەڕێی بەدەستێنانی متمانەی دەنگدەرانە بۆ ئەوەی وەکو هەمیشە لە پەرلەمان دا کۆچی لە مافیا وڵاتیان بکات و نەهێڵێت هیچ یاسایەکیش دژی بنەما سەرەکیەکانی ئاینی ئیسلام دەربچێت. داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کە هەمویان بستنە سەر سندوقەکان بە تایبەتیش ئەوانەی کە ناڕازین ئەگەر دەیانەوێ ئەم دەسەڵاتە بگۆڕن با بەدەنگ بیگۆڕن ئەگەر نەشی گۆڕن بە تەکید ئەم دەسەڵاتە هەروە دەمێنێتەوە ئەسڵەن دەسەڵات پێی خۆشە دەنگە ناڕازیەکان نەستە سەر سندوق بۆ ئەوەی خەڵکی خۆیان بە تۆبزی ببەن و ئەوانیش بەجێ بمێنێت. کۆمەڵ ڕێ لە هەر یاسایەک دەردەگری کە دەربچی پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی شەریعەتی ئیسلام بی و هەر یاسایەکیش دژی گەل و نیشتیمان بی بەو مانای کە زەڕ بە مافی زۆرینەی خەڵک بگەێنی لەبەر ئەوەی کۆمەڵ دەیەوێ مافی زۆرینەی خەڵک بەرپابی. هەڵبژاردننی ئەم جارە جیاوازە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکات. هەڵبژاردنەکە شێوازی ئەلیکترۆنی ئەنجام دەدرێت و هاوکات دەنگەکان بەدەستیش جیا دەکرێتەوە بۆ ئەوەی دڵنیا بن لە ڕاستی و دروستیان بۆیە گرینگە وڵاتیان بە گەرمی بەشداری تێدا بکەن و نوێنەری ڕاستەقینە و شیا و بنێرنە پەرلەمان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.